دوای کوژران و برینداربوونی دەیان کەس لە هێرشی هیندستان بۆ سەر پاکستان، مەترسی هەڵگیرسانی شەڕێکی درێژخایەنی نوێ لە نێوان دوو وڵاتی خاوەنچەکی ئەتۆم لە ئارادایە. دوای هێرشە موشەکیەکانی هیندستان بۆ سەر بەشە پاکستانیەکەی هەرێمی کشمیری کێشە لەسەر، شەڕ و پێکدادان لە نێوان ئەو دوو وڵاتەدا هاتە ئاراوە و گرژیەکان پێیان نایە قۆناغێکی نوێوە. لە پێکدادانەکاندا بەپێی ئامارەکانی هەردوو لا دەیان کەس کوژراون. کاردانەوەی زۆریشی لەسەر ئاستی جیهان لێکەوتووەتەوە. بەپێی وتەی وتەبێژی سوپای پاکستان لە هێرشەکانی هیندستان بۆ سەر 6 شوێن لە پاکستان و لە هێرمی کشمیر لانیکەم 26 هاوڵاتی کوژراون و 46 دیکە بریندار بوون. ئاژانسی ئەسۆشیێتد پرێس لە زاری بەرپرسێکی پاکستانی بڵاوی کردوێتەوە کە لە نێو کوژراوەکاندا 13 کەس لە ئەنجامی بەردومانی هیندستان بۆ سەر مزگەوتێک لە باهاوالپوری پاکستان گیانیان لەدەست داوە. لە بەرامبەردا ئاژانسی ڕۆیتەرز لە زاری بەرپرسێکی هیندی ڕایگەیاند لە ئەنجامی بەردومانێکی پاکستان کە بەشی هیندی کشمیری کردوێتە ئامانج 10 کەس کوژراون و 48 دیکە بریندار بوون. لە چوارچێوەی ڕوبەڕووبوونەوەکانی نێوانیاندا وەزیری بەرگری پاکستان ڕایگەیاند وڵاتەکەی 5 فڕۆکەی جەنگی هیندستان و فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی خستوەتە خوارەوە. سەرچاوە ئەمنیەکانی هیندستانیش دەڵێن 3 فڕۆکەی جەنگی هیندی بە هۆکاری نەزانرا و کەوتونەتە خوارەوە. کۆمپانیای سپەیسجێتی هیندی بۆ فڕۆکەوانی ڕایگەیاند بەهۆی بارودۆخی ئێستاوە تەواوی گەشتە ئاسمانیەکان ڕاگیراون و فڕۆکەخانەکان لە بەشەکانی باکووری وڵات داخراون. هاوکات بەرپرسانی پاکستان ئاسمانی وڵاتەکان بەڕووی گەشتە ئاسمانیەکاندا بۆ ماوەی 48 کاتژمێر داخست. گرژی لە نێوان هیندستان و پاکستان لە 22 نیسانی مانگی ڕابردوو هەڵکشا دوای ئەوەی کۆمەڵێک چەکدار لە ناوچەی بەهەلگام لە بەشی هیندی کشمیر تەقەیان لە چەند گەشتارێک کرد کە بووە هۆی کوژدانی 26 کەس و بریندارکردنی کەسانی دیکە. بەرپرسانی هیندستان لەو بارەیە وتیان جێبەجەکارانی هێرشەکە لە پاکستانەوە هاتوون لە کاتێکدا ئیسلام ئاباد هیندستانی تۆمەتبار کرد بە ئەنجامدانی هەڵمەتێکی چاواشەکاری لە دژی. لە دوای هێرشەکەش هەردوو وڵاتەکە چەندین ڕێکارانە دژی یەکتی گرتە بەر، لە نێوانیاندا دەرکردنی دیبلۆماتکارانی یەکتری، هەروەها هەڵپەساردنی پێدانی فیزا و داخستنی دەواازە سنوورەکانی نێوانیان و گرتنەوەی ئاوی ڕووباری سند لە پاکستان لەلایەن هیندستانەوە. تێپەڕبوونی ساتەکانی نێوان هیندستان و پاکستان زۆر هەستیار بوون و چاوەکانی جیهان ڕوویان لەو دوو وڵاتەیە. ئێستا جیهان هەوڵی هێورکردنەوەی کێشەکانی نێوان ئەو دوو وڵاتە دەدات، بە تایبەتیش کە هەردوو وڵات خاوەندەیان کڵاوی ئەتۆمین.